خۆی بچونکە ئێمە خولی کوردستان تازە بڵیتونەڵی لەوانێ هەر لە ناو ڕاستی ڕێزبەندێکە بمێنیتەوە بەڵام جامی کوردستان ئەتوانم بڵێم دەستکەوتێکی باشە بۆ ینی برایەتی چونکە ساڵی پاریش لە پێش نیایکرانە دەرەوە سوپاس بخوا ئەمڕۆ گەیشتینە یاری کۆتایی بۆ پێکاتە لاوە یانی برایەتی توانێت ئاستێکی زۆر بەرز پێشکەش بکە بەهۆی ئەوەی کە چەندین یاریزانی گەوری لایەنەکەمان ڕۆیشتون و جێگەشیان پڕ نەکراوەتەوە من بە دووجار بەدەستکەوت ێزانم هەم بۆ لاوەکارمان هەم بۆ یانی برایەتی بەڕاستی دەتانم بڵێم لە سەرەتای یاریەکەەوە ئەمە بە ئیهمالی تۆپانیان کرد ئیسابمە لە بۆ فەریق برایەتی نەکرد چونکە لە خولی کوردستان یاری چون و هاتن لە یانی برایەتیمان بردبووە ئەو بۆ خەمساردی یاریزانەکان نەمانتوانی مۆفەق بین یارەکان بردو پیرۆزیان بی بەمەنجامە یانەی برایەتی گەیشتە یاری کۆتایی جامی کوردستان و 26 مانگا ڕوبەڕووی نەورۆز دەبێتەوە هەندرێنیش سوودی لە خاک و هاندەرانی وەرنەگرت و لە جام چووە دەرەوە.